پرسیارێکی ترەڵێ پێم ناخۆش بوو ئەمە هی ئەم خوشکەوە نەو شەبە ڕێزەیە هەڵێ پێم ناخۆش بوو کە مەلا ئیهانەی کردووە بە خانمێکی کورد نازانم مەبەستیشی چی بوو دوای ئەو لە تەوقی سەریەوە تابنی پێی گەندەڵە هەر حاڵ هەموو احترامێکم بەم خوشکە بە ڕێزە هەیە چونکە هەردیار و قسەکانی هەرتوو ڕەبوو لەوەی کە ئەویست جنێو بدە ئەها بە هێرۆخان واللهی خوشکی بە ڕێزم دیارە تۆش بەشێکت لەو ئالیکە وەرگرتووە کە ئەو ئاخوڕەکەی بۆ هەڵەبەست هەرچی کەسێ شەریفی کورد بێ ڕێز بۆ هێرۆخان دانانی چونکە هێرۆ وەکو ژنی نیکۆلای چاوشیسکۆوایە هیچ جێگای هیچ جۆرە ڕێزێک نییە کە قوتی کە خواردن و قوتی مناڵانی هەتیوی کوردی هیچ جێی داهاتوش بردووە لەبەرەوە کامەیە ئەو ڕێزەی پێویستە لێی بنێ وەکیت مافی خۆیەتی قسەش بکات چونکە من دەم نانێمە دەمی چونکە حرامە ئەسڵەن بەڵام لە جیاتیەوە ئەم شعرەی بۆ خوێنمە چونکە دیارە زۆری پێ ناخۆش و کە بۆ هێرۆخان ئەو قسانەی پێبووترێ دەجۆ بگرە دادەگیان ئیلینایە ئیلینا ژنەکەی نیکۆلای چاوشیسکۆیە کە لە ڕۆمانیا هەردووچیان کەوتنە ژێر پێی خەڵکەکە هۆ ئیلینا شەیتانۆکە ئەکتەری فلیمی بێنێ گۆڕ و دوو کەڵبەی بە خوێن و سایەی تارمایی جنۆکە ئەی لانەواز کولانەی ئاڵۆز هۆمەتروکەی باوەشی سۆز مڕی سەرکەلاک پەڕێ بەی نازی بابوداک تۆ تارمایی دێ و خێوی هۆمێر دەزمەی ناشیزەی دێڵ بێهودەوێڵ دوی ئاهی بێ ئومێدی هانکە هانکێکی مام ڕێوی شەیدای نوکەی دایجانی هەردووگەرات دوو هەتیوی دەستا و دەستی مخابرات هەی سەر بەهەش مێنەیە و سرت و تەمەن هەمووی بە لیترێنەوتی ڕەش ئەوش کە زۆرت پێ ناخۆش بوو لەبەرەوە زەروری بوو تۆزێک ئاهێکی ترت تێگەڕێنم لەبەرەوە خوای گەورەژە فەرمێ فەئین عودتم عودنا وجعلنا جهنم للكافرين حصيرا ئەگەر هاتیشیتەوە ئەو کاتە دەم نانێمە دەمت لەبەرەوەی حرامە بەڵام زۆر باشە زانم جوابت بدەمەوە